لە ئەفریقای باشوورەوە دوو زاوازێڕینە خۆیان کرد بە نێو باخچی ئاژەڵانی هەولێر. درەنگانی شەوی ڕابردوو لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سێ زێبرا هێنرانە نێو باخچی ئاژەڵانی هەولێر کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بەدەست نەبوونی زێبرای نێرینەوە دەیان ناڵاند. جا ئێستا باخچی ئاژەڵان زاوازێرنەی بۆهاتەوە منیش لەلای دکتۆرە نووسیبەم پزیشکی ڤێرتێرنەری نێو باخچەکە. دکتۆرە ئەسڵاوت لێبێ دەمەوێت پێم بڵێ چۆن بوو بیرتانەوە کردەوە زێبرای نێرینە بێنن؟ بەڵێ وەکو ئاماژەت پێدات دوای کردنەوەی باخچەی ئاژەڵانی هەولێر دوای 5 ساڵ هیچ زێبرایەکی نێرینە لە باخچەکە نەبوو لەبەر دوای هەوڵوماندووبوونێکی زۆر دوێنێ شەو سێ زێبرا کە دوانیان نێرینە بوون دانێکیان مێینە گەشتنە باخچەی ئاژەڵانی هەولێر. باشە دکتۆرە دەمەوێت پێم بڵێ ئەم زێبرایانە چ زۆرێکن؟ بەڵێ ئەم زێبرانە زێبرای دەشتەکین. بۆ خۆیان چەند زۆریان هەیە زێبرا؟ سێ زۆر زێبرا هەیە لە جیهاندا، زێبرای چیایی و دەشتەکی و گرێڤی. ئەوەی بەدەست ئێمە گەیشتووە هەر لە ماوەی ڕابردوو هەمان بۆ لە باخچەکە زێبرای دەشتەکی بوو. باشە دکتۆرە دەمێ باسیۆن بۆ بکەیت تا چەند ئەو زێبرانەتوان خۆیان لەگەڵ زێبرانوێکان ئێرە بگونجێنن؟ بەڵێ بە شێوازێکی ئاسایی دەتوانن خۆیان لەگەڵ یەکتر بگونجێنن چونکە شێوازی ژیانی زێبراکان لە دەرەوەش لە دەرەوەی باخچەی ئاژەڵانەکان لە جیهاندا بە شێوازێکی کۆمەڵە. باشە ئەمانە لە ئەفریقای باشوورەوە هاتوون تەمەنیان چەندە؟ بەڵێ تەمەنیان 2 ساڵە. تا ئەی تەمەنی پێگەیشتنیان؟ تەمەنی پێگەشتنیان دەگاتە ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ. یعنی ئێستاوانی هاتوون پێگەیشتون؟ بەڵێ لە تەمەنی پێگەشتن. باشە دکتۆرە لەما ڕابردوو کێشەتان هەبوو لەوەی زێبرای نێرینەتان نەبوو. ئاژەڵێکی دەگمەنیش لێرە بەرهەمات ئەگەر باسیۆن بۆ بکەی لێسادا و کێشەیەتان دەمێنێت؟ نا لەبەربوونی زێبرای نێرینە لە ئێستادا لە باخچەکەمان دوور دەکەوینەوە لە بەرهەمێنانی ئاژەڵی دەگمەن و باشە ئەو زێبرا ئەو ئاژەڵە نوێی کە بەرهەم هات هێبرای پێدەگوترا ئێستا بارودۆخ تەندروستی چۆنە؟ بەڵێ وەکو بەڕێزیشت بینیت کە یەکەم جار یەکەم کەناڵ بوون ئێوە هاتن بینیتان بچووک بوو ئەو کاتە لە ئێستادا گەشتوتە تەمەنی پێگەشتنی خۆی وەروەها بێ تەندروستی زۆر زۆر جێگیرە و بێ مشکلەیە. باشە دکتۆرە زۆر جا پرسیاری ئەوە دەکرێتن کە با بڵێن زێبرای خودکەری چێوی لە ئەسڵدا ڕەنگی ڕەش و سپی نییە. ئایا ئەوە تا چەند ڕاستە؟ زێبرا ڕاستە ڕەنگی بە ڕەش و سپی دەردەکەوێت ئەمیش چەند هۆکارێکی هەیە بۆ سەرتێکدان لە نێچیرەکەی و هەروە دوورکەوتنەوەی مێش و مەگەز لێ کە ئەمە لە بەرچاوی مێشولەکان بە شێوازێکی تر دەبیندرێ بەڵام لە ڕاستیدا زێبرا خۆی ڕەنگی ڕەشە پێستێک لەژێر ئەم پێستە تووکە ڕەش و سپیەوەیە کە ڕەشە. خۆی لە ئەسڵدا ڕەشە. باشە قسەیەکی شێ دەڵێن بەگشتی ئاژەڵان هەموو ڕەنگێک نابینن. ئایا لە زێبراشدا ئەو بابەتە هەیە؟ بەڵێ لە زێبرادا زێبرایەکی کە لەو شیردەرانەیە کە توانای بینینی ڕەنگەکانی زۆر باشە بەڵام تەنها ناتوانێت ڕەنگی پرتەقاڵی ببینێ. یعنی ڕەنگی پرتەقاڵی بە ڕەنگی دیکە دەبینن؟ بەڵێ. زۆر باشە دکتۆرە دەمێت پێم بڵێ لە نێو باخچەکەتان بە خواردن چی دەدەنەوە ئاژەڵانە؟ یان ئەو زێبرایانە؟ وێنجیان دەدەینێ بە پێی وەرزەکان وێنجەی تەڕ و وێنجەی وشک.